لە سۆی سوور شەو قەداتەوە ئەڵێ ئەم ساڵیش نەورۆز هاتەوە سروشت سەرپاکی جوانی ئەنوێنێ وەک بووکی ڕازا و خۆی ئەخەمڵێنێ دەشت و کوێستان و لووتکەی بەرزی کێو بزەی بەهاریان کەوتووەتە سەر لێو بەفری تواوەی سەرشاخی چەمبار ئەبێ بە فرمێز چۆر چۆر دێتە خوار هاژەی شەتاوی بن کوێستانی بەرز گابەر دەتلێنێ کەش دێنێتە لەرز کیژی دارستان لە شایی چەما بە مۆسیقای ئاو دێتەوە سەما باخ و ڕەزی شار یان مێگ و چیمەن خشڵی ڕازاوەی بژوێنی دیمەن سەوزایی دەشت و زنجیرەی کوێستان تاریف ناکرێ جوانی کوردستان کەوی دڵداری ئازادی و جوانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی بەری حەسرەتی دڵ ئەکاتەوە بانگی پەراوپەر دەنگەداتەوە لەسەر قەندیل و شاهۆ و نەکەرۆز ئەڵێ گەلی کورد نەورۆزتان پیرۆز بەڕێز سکرتێری گشتی کۆمەڵە نوێنەری حیزب و لایەن و ڕێکخراوە سیاسیەکان زوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات کادر و ئەندامان و ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵە پێش مەرگە قارەماکەنەکانی کۆمەڵە و بەشداربوانی ئازیز بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی نەورۆز و پێشوازیکردن لە بەهار ڕێوڕەسمی ئەمڕۆمان بە سرودی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە دەست پێ دەکەین ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆز هاتەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆز هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە بەندەنی بەرزی وڵاتەوە ڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە خوێنی شەهید ڕەنگی شەبەخشە و قەداتەوە خوێنی شەهید ڕەنگی شەبەخشە و قەداتەوە ساش بۆ یادی ئازیزی گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و کوردستان چەند ساتێک بە بێدەنگی دەوەستین. فەرمونتکە. ئێستاش داواکەین لە هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیە بۆ بەبۆنەی نەورۆز و پێشوازیکردن لە بەهارەوە. کاک عەبدوڵڵا تکایە. زۆر سپاس ئێوارەتان باش ئێوارەی نەورۆزتان باش ئێوارەی سەمای ئازادیتان باش پێش هەموو شتێک لە کانگای دڵمەوە پیرۆزبایی نەورۆز و ساڵی تازە لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەکەم بە تایبەتی شەهیدانی ساڵی ڕابردوو
و ئاواتەخوازم کە بە ڕووخانی قەڵای ئیستیبداد ساڕێژی برینەکانیان بێت. بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکان دەکەم، دۆست و ئاشنا و هاوڕێیانی بەڕێزم. بە خۆشیەوە دەتوانم بڵێم کە تا ئەو جێگایی ئەمڕۆ هەواڵمان پێگەیشتووە لە زوربەی شار و گوندەکانی کوردستان ڕێوڕەسمی نەورۆز بە خۆشی و بە سەربەرزیەوە گیراوە. هەمومان دەزانین هەفتەکان و ڕۆژانی پێشوو لەلایەن هێزەکانی ئیتلاعات و سوپای پاسدارانەوە هەڕەشەیەکی زۆر کرابووە سەر خەڵک، سەر چالاکانی مەدەنی، سەر ئەوانەی کە لە ساڵانی ڕابردوو پێشەنگ بوون بۆ گرتنی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە شار و گوندەکانی کوردستان. زۆر کەسیان بان کرد، هەڕەشەی زۆر کەسیان کرد، ویستیان توندوتیژی بنوێنن، بەڵام هیچ کام لەوانە نەیتوانی ئاوری نەورۆز بە تێکۆشەرانی کوردستان بکوژێنێتەوە. خۆشبەختانە ئەم ڕەسمە گیرا و جارێکی دیژ نیشانیدا کە گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات یەکگرتووە، وریایە، وشیارە، چۆچیدا نەداوە و ئامادەیە ئیرادەی خۆی و ویستی خۆی نیشان بدا بە هەموو دنیا. هەر لێرەشەوە پیرۆزبایی دەکەم لە بنەماڵەی هەموو پێشمەرگە دێرینەکان کە دەور و نەخشێکی گەورە و چاکیان هەیە لە هەموو بۆنەیەکی پیرۆز و نەتەوەیی و ئازادی خوازانە لە کوردستان. سوپاسێکی زۆر گەرم و گوڕی چالاکانی مەدەنی دەکەم بە هیممەتی ئەوانە کە ئەم ڕێوڕەسمانە و زۆرێک لە خەباتەکانی بە تایبەت یەک دوو ساڵی ڕابردوو لە کوردستان سەریان گرتووە. زۆر خۆیان کارەکانیان بەکەم نەگرن. گرتنی ڕێوڕەسمێکی شکۆداری نەورۆز لەو هەموو شار و گوندەی کوردستان لە حاڵێکدا لەژێر چاوی چڕی دوژمندان و لەژێر ئەو هەڕەشە توندە ئەمنیەتیانەدان هیچ لە کاری پێشمەرگە کەمتر نییە، بگرە زۆر گەورە و گرانتریشە لە سەردەمی ئێستادا. بۆیە دەستی ماندووی نەناسیان دەگوشم، سوپاسیان دەکەم، سوپاسی هەموو تێکۆشەرانی دێرین دەکەم کە ڕێنوێنی کار و پێشەنگی ئەو خەباتەن و نەیان هێشتووە ئاگر و بڵێسەی خەباتی دادپەروەرانە لە کوردستان بکوژێتەوە. پیرۆزبایی دەکەم لە هەموو ئەو گەنجانەی کە گرتنی مەراسمی نەورۆز شانازیەکی گەورەیان پێدەبەخشێ و یەکەم ڕوبەڕووبوونەوەیانە لەگەڵ هێزەکانی دوژمنی سەرکوتکار و یەکەم بڕوا بە خۆیان بەدەستدێنن لە پرۆسەی ئەم خەباتەدا. لە هەموو گەلی کوردستان بە هەموو پانایی و بەرینایی خۆم پیرۆزبایی دەکەم. هیوادارم ساڵی داهاتوو ساڵێکی گەش و خۆش بێ بۆ هەموو لایەک. بەخێرهاتنی هەموو پێشمەرگە گەنج و لاوەکان دەکەم کە لە ساڵی ڕابردوودا پەیوەست بوون بە ڕیزەکانی کۆمەڵە. هیوادارم ئەم شەپۆلەی کە لە ساڵی ڕابردوودا دەست پێکراوە بەهێزتریش درێژەی هەبێ و هیوادارم بە هیممەتی هەستانی جەماوەر، هەستان و خڕۆشانێکی میلیۆنی گەل لە کوردستان و لە هەموو ئێران و بە یارمەتی بڕیاردەرانەی هێزی پێشمەرگە ئێمە ساڵێکی دیکە بتوانین لەسەر قەڵای ڕووخاوی ئیستیبداد و لە دنیایەکی ئازاد و لە کوردستانێکی ئازاددا نەورۆز بەرپا بکەین. جارێکی دیکەش بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکان دەکەم، سوپاسی هەموو لایەک دەکەم، پیرۆزباییتان لێ دەکەم و هەموو لایەک ماندوو نەبن، بەخێر بێن. زۆر سپاس. ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات پەیامێکیان هەیە بە بۆنەی نەورۆزەوە کە داوا لە هاوڕێ فەرزین کەرباسی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵاکەین
با بفەرمێت بۆ پێشکەشکردنی پەیامەکە. هاوڕێ فەرزین تکایە. پەیامی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران بە بۆنەی ساڵی نوێ و نۆرۆزی کوردەواری. هاونیشتمانانی خۆشەویست خەڵکی ئازادی خوازی کوردستان، سەرەتا لە بەرەبەری هاتنی ساڵی نوێی کوردەواریدا بە ناوی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران پڕ بەدڵ پیرۆزبایی نۆبوونەوەی ساڵ و نۆرۆزی 2790 کوردیتان لێ دەکەین. ئێوە خەڵکی مافخوازی کوردستان هەموو ساڵێک سەرەرای فشار و چاودێری چڕی هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران توانیتانە نوێبوونەوەی ساڵ و ڕێوڕەسمی نۆرۆزی کەنەوە دەرفەتێک بۆ خۆشی دەربڕین و بانگەوازی ویست و داخوازیە نەتەوەیی و ئینسانیەکانی خۆتان، وەک نەتەوەیە کە تا ئێستایش لە سەرەتایی ترین ماف و ئازادیەکان بێبەش کراوە. لە چەند ساڵی ڕابردوو ڕێوڕەسمە نەورۆزیەکان لە کوردستان بە شێوەیەکی جیاواز لە هەمیشە بە پەیام و دروش و هێمای تایبەتەوە بەرێوەچوون کە نیشانەی بەرزی ئەستی شعوری و هوشیاری نەتەوەیی و ڕێکخراوەبوونی ئیرادەی گشتی کۆمەلگای کوردستانە. بۆیە ئەمساڵیش پێویستە ڕێوڕەسمەکانی نۆرۆز لە ئاستێکی بەرینتردا بە ناو و دروشم و هێمای تایبەتەوە یەکگرتوانە بەڕێوچن و بکرێنە بە دەرفەتێک بۆ گەیاندنی کۆمەڵێک مانا و پەیامی نەتەوەیی و شوناسخوازانە. بۆیە ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران هەروەک لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە چاوەڕوانی لێ دەکرا لەم پەیوەندیەدا یەکگرتوانە و لە سنگەی گرنگیدان بە زەرورەتی یەکریزی و پێکەوەبوون لە هەموو ئاستێکدا داوا لە خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکانیەوە دەکات کە یەکەم ڕێوڕەسمەکانی نۆرۆزی ئەمساڵ لەژێر ناوی نۆرۆزی سەمای ئازادیدا بەڕێوە بچن. دوو، بە دروشمی سەرەکی ڕێوڕەسمەکانی نۆرۆزی ئەمساڵمان یەکریزی و هاوکاریمان ڕەمزی سەرکەوتنمانە بێت. سێ، لە ڕێوڕەسمەکاندا لە جامانە و هەوری و گوڵی سوور کەڵک وەربگرن. خەڵکی خاوەن هەڵوێستی کوردستان لانیکەم لە ماوەی تەنیا چەند مانگی ڕابردوودا زیاتر لە هەمیشە نیشانیان داوە کە یەکگرتوانە بەدەم بانگەواز و داوای هێز و لایەنە سیاسەکانی خۆیانەوە دێن و چاوەڕوانیشیان لە قۆناغی ئێستەی خەبات دژ بە سیاسەتی دژیگەلانەی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران یەکگرتووی و پێکەوەبوونە. خەڵکی کوردستان بەرامبەر بە کردەوە دژیگەلی و تەروریستیەکانی ڕژیم موشەکبارانی بنکە و بارگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە سێدارەدانی سێ بەندکراوی سیاسی کورد زانیار و لوقمان مرادی و ڕامین حسێن پەناهی لە ڕۆژی 21 خەرمانان و هەروەها بە بۆنەی ڕۆژی جەهانی زمانی دایک لە 2 ڕەشەمەی ئەمساڵ نیشانیاندا کە یەکگرتوانە بەگشت سیاسەتی دوژمنکارانەی ڕژیمدا دەچنەوە و خاوەنداری لە خەباتی شوناسخوازانەی خۆیان دەکەن. بۆیە چاوەڕوان دەکرێت بە بۆنەی نوێبوونەوەی ساڵ و نۆرۆزی ئەمساڵیشەوە یەکگرتوانە بە وەڕێخستنی ڕێوڕەسمی گشتی و جەماوەری خاوەنداریەتی لە ماف و ئازادی کەلتوری و نەتەوەییەکانی خۆیان بکەن. لەم پەیوەندیەدا ئەرکی وتاربێژان شاعران و هونەرمەندانەکە نێوڕۆکی قسە و بابەت و هونەریەکانیان تەژی بێت لە پەیامی یەکگرتووی و نەتەوەیی و بەگشتداچوونەوەی زوڵم و زۆری سیاسەتە دژیگەلیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. با لە ڕێوڕەسمی نۆرۆزیەکانی ئەمساڵدا بە لەملکردنی جامانە و هەوری و بە دەستگرتنی گوڵی سوور و بەرزکردنەوەی دروشمی یەکریزی و هاوکاریمان ڕەمزی سەرکەوتنمانە سەمای ئازادی بکەین و بیسەلمێنین کە لە وەدەستهێنانی ماف و ئازادیەکانی خۆمان وەک نەتەوەیەک بەردەوامین و شێرگیرین. نۆرۆز لە هەمووان پیرۆز بێت بە هیوای ساڵێکی پڕ لە دەستکەوت و سەرکەوتن بۆ بزوتنەوەی مافخوازانەی خەڵکی کوردستان ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران. سپاس بکەم. لەم بەشە لە ڕێوڕەسمەکەمان گروپی لاوانی ڕۆژهەڵات تابلۆیەکی هونەری هەڵپەڕکەی کوردیان بۆ ئامادەکردوین کە داوایان لێکەین بفەرمن.
ئێستاش لەم بەشە لە ڕێوڕەسمەکەمان ڕێوڕەسمی کردنەوەی ئاگری نەورۆزی 1398 هەتاوی دەست پێکەین. خرۆشی نەورۆز ئەگەیەنینە ئاسمان و بە جیهان ڕایەگەیەنین ملەتی کورد وەکو ملەتێکی زیندوو و سەربەرز هیچ سەختیەک لە مەیداندا دەری ناکات و بە دڵی خۆش و بڕوای گەش دەڕوانێتە داهاتوو. داواکەین لە کۆمەڵێک کچان و کوڕانی کوردستان بە کردنەوەی مەشغەڵی ئاگریان بێن و مەشغەڵە ئاگرەکان بدەنە دەست چەندانە لە هاوڕێیانمان کە ناوەکانیان ئەخوێنمەوە و داوایان لێکەم بەڕێزیان فەرمێن بۆ کردنەوەی نەورۆزی ئەم ساڵمان. ئەو هاوڕێیانەمان هاوڕێ عەبدوڵڵای موحتەدی، کاک ستران عەبدوڵڵا، هاوڕێ ساڵح شەریفی، کاک سۆران نووری، هاوڕێ فاتمە ڕەنجبەر، کاک ئیسماعیل ڕەحمانی، مامۆستا مەلا ئەحمەد و مامە عەودە. جشن کردستان جشن نوروزا پنجشتیا گردنوسم جشن پیروزا جشن کردستان جشن نوروزا پنجشتیا گردنوسم جشن پیروزا چاوتی آگل هر دیارنا باوری بنزی کردستان را چاوتی آگل هر دیارنا باوری بنزی کردستان را باوری بنزی کردستان ما باوری بنزی کردستان ما جشن کردستان جشن نوروزا تشکیا گردنوسم جشن پیروزا 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 دمتاري سندوا دوري مردي يشمناني لهم تندوا ميزمان جنك حاكماري خستشاو جنكسي بقلبو بهاري ساو جشن كردستان جشن نوروزا تشكيا گردنوسم جشن پیروزا جشن کردستان جشن نوروزا
کوردستان جەژنی نەورۆزە بەچیشکیا گردەنووسم جەژنە پیرۆزە جەژنە جەژنی کوردستان جەژنی نەورۆزە بەچیشکیا گردەنووسم